بابەتی کۆرسەکە پەروەردەیە، ینی لەم کۆرسا و پرسیارە وەڵام دەدرێتەوە پەروەردە چییە؟ کاتێکی پرسیارەکە بەم شێوەیە دەکەین لە ڕاستیە ئەم پرسیارە دەمانباتە سەر ئەساسی پرۆسەکە. کۆرسەکە پەیوەندی بە بوارێکی کۆمەڵایەتیەوە هەیە کە پەروەردەیە وە چۆنە بوارە بتوانین کۆمەکی بکەین بۆەوەی ئەو توانایانەی لەو بوارە هەیە لە بواری پەروەردە چالاک بکرێن. لەناو بوارێکان لەناو ئەو بوارانەی کە ئەو ڕەوشتەی تێدایە ئەو نەریتەی تێدایە کە بواری پەروەردەیە، ینی پەروەردەم خۆی لەناو خۆیە پەیوەندی مامۆستا و تەلەبە نەریتێکی هەیە، ینی کردەیەکی ڕەوشتیە لە عینی کاتیشە ئەم پرۆسەیە پرۆسەی گواستنەوەی نەریتیشە، ینی گواستنەوەی نەریت لە مامۆستاکانەوە بۆ قوتابیەکان. بەڵام ئەم پرۆسەیە وەکوتم کاتێکەیە کە نەریتەکە هەبێت، بەس کە نەریتێکت نەبێت ئەو کاتە تۆ دەبێت مامۆستاکان ئەرکێکی تریان دەکەوێتە سەر کە کارکردنە بۆ ئەوەی ئێمە نەریتێک دامەزرێنین و نەریتێک لە ناو ئەو دۆخەی لە ناو خۆمان لە ڕاستەوخۆ لە ناو کۆمەلگاکەی خۆمان و بەتێڕامان لەوەوە نەریتێک کە بەپێی ئەم سروشتە ساز بێت هەڵیێنجین. ئەم کۆرسەی کە ئێستا دەکرێت بوار دروست دەکات بۆ بیرکردنەوە، دەتوانم لە ئێستا ئەوەندە بڵێم، ینی بیرکردنەوە لەوەی کە مامۆستاکان لە ڕاستیا هەر نەریت گوازەرەوە نین بۆ ئەم دۆخەی ئێمەی تیاهین دەبێ ئەرکێکی تریش بگرنە ئەستۆ کاویش ئەرکی نەریتسازیە و ئەم ئەرکی نەریتسازیە ڕێگای خۆی هەیە و لێرە لەو کۆرساوە ڕوون دەکەینەوە کە ئەمە چۆن ئەم ڕێگایە و تەبەن هەموو مامۆستایەکیش نابێت بە بەشداری لەو نەریتسازیانەکە، بەڵام هەموو مامۆستایەک پێویستە وشیار بێت بەم پرۆسەیە. ینی چۆن وەکو بڵێ مشەریعەکانەوەی تەشریع دەکات یاسادانەرەکان کۆمەڵە کەسی دیاریکراون، بەڵام ئەم کۆمەڵە کەسە لە زەمینەیەک هەیە بۆی بتوانن کارەکە بکەن بەبێ بوونی زەمینە و ئامادە باشیەک ئەوان کە ڕەبتی بە کۆمەڵگاوە هەیە و ڕەبتی بە خەڵکەوە هەیە ئەوان ناتوانن ئەو کارە بکەن. لەبەرەوە دەبێ هوشیاریەک هەبێ بەرامبەر ئەم پرۆسەی نەریتسازیە و دەبێت کەسانێکیش بەم کارە ئەم کارە بکەن کە بەدڵنیایەوە دەبێ ئەو مامۆستایانە بن کە کێشەیان هەیە لەگەڵ ئەوەی کە ئەو سیستەمی پەروەردەیە هەیە بۆ ئەو نەریتە پەروەردەیە دەڵێمە بەسم لە یاساکان نییە کە پەروەردە دەریتەکایان ئەو نەریتەی کە هەیە لەنا ئیش دەکات، ینی چونکە یاساکان بەڕاستی تەنها قاڵبێک دەدەن بە نەریتەکان، ینی بۆ نمونە یاسایەک دەردەچێت مامۆستا دەبێت ئەوەنە سەعات دەوام کامە هیچ ڕەبتی بە نەریتەکەەوە نیە بە گواستنەوەی کاتی ئینەکە کاتەکە زیاد دەکەی بۆ گواستنەوە کە بەسەمە هیچمان پێ ناڵێ لە پرۆسی گواستنەوەی نەریتەکە. لەبەرەوە دەبێت فعلەن ئەو وشیاریە بە نەریتسازی دروست بێت جگە لەوەش ئەمە زەمینەیەک، ینی هیچ هەر ئەگەرم کۆرسا بتوانێت ئەو کارە بکا کە ئەم پرسیارە دروست ببێت و بە دووەداچوونی بۆ بکرێ ئیتر من پێم وایە ینی هەر خۆی لە خۆیە ئەوانەی کە لەو مەجالاوە بیریان کردوێتەوە مشکلیان لەگەڵ نەریتە باوەی کە بۆتە هەیە ئێستا بۆ دروست بووەوە دەبیننەوە نەریتە لە جاتیەوەی پرۆسەی پەروەردە چالاکە بەعکسەوە ینی کێشە دروست دەکاوە، کێشەکەش دیار نییە چونکە لەوێەوە دیار نەچوو کێشەکە لە خودی نەریتەکایە، لەوانەیە مامۆستایەک ینی کارەکەی ناکات، لەوایە کە ئەساسی کارەکە جارێ لە دەستیانە، ینی ئەوەش کە هەیەی لە بەردەستیان شتێکی کار ناکات. ئەمانە هەمووی ئەو شتانن کە ینی ئەو بوارەیە کە من هەوڵ دەدەم لەم کۆرسا کاری تێدا بکەم.